ئێمە لە مانجی ڕەمەزانی پیرۆز خواردنەکانمان لە کاتێکی مەعەیەندایە کە ڕێژەیەکی زۆری کاربۆیدڕات لەسەر لەش و گەدە کۆ دەبێتەوە ئەوەش هەزمی بۆ گەدە زۆر کێشە دەبێت زۆر قڕز دەبێت چونکە تۆ لە بەیانی تاکو ێوارەکەی برسیتە وە لە کاتێکدا هەموو خواردنەکە بێکەوە دەخۆی کێشە بۆ ئەو جستەیە دروست دەکات ئەگەر بێت و بەبێ وەرزشکردن بەڕێی بکەیت. هۆکاری باشەکەی چێ لە مانجی ڕەمەزانی پیرۆز دەتوانی ڕێژێکی باشی چوری لە لەشت دابەزێنی دەتوانی ناوگەدە و هەموو لەشت پاک بکەیتەوە کە بە ڕۆژ و دەبی جگە لەوەش لە هەمووی گرنگتر ئەوەیە کە تۆ خواردنەکەت لە بری ئەوەی بکێت چوری و بکێ نەخۆشی بۆ لەشت دەیکێ ماسوکە وزە بۆ لەش ئەوە زۆر ئەساسە گەنجی زۆری وڵاتەکەمان ڕوو لە وەرشە دەکەن اینجا هەریەکەو بە هۆکارێکی تایبەت هەیە بۆ تەندروستێکی باش هەیە بۆ دابەزاندنی کێش هەیە بۆ پاڵەوانێتی هەیە بۆ چارەسەری سروشتی ستا من لەو هۆڵەیە خۆم وەکو سەکۆیەکم لێ کردوە تەنیا لەش جوانی نییە من چەندینی یاریزانم هەیە چارەسەری سروشتیان بۆ دەکەم چەندینی یاریزانم هەیە کێشیاندا دەبەزێنن هەیە دانەوە لەش جوانی بکەن پاڵەوانێتی بکەن یعنی وەکو کۆگایەکی لێ دێت کە هەموو وەرزشێک دەتوانێت جێ لە ناوی ببێتەوە بەڕاستی ئامۆژگاریتان دەکەم گەنجەکان لە دووکەڵ دوورکەونەوە لە شوێنە دووکەڵاویەکان و نێرگلەکەشان دوورکەونەوە لە تەندروستی خۆتان باشتر بخەوتن باشتر لەوەی کە ئێستا اختیاریە بە خۆشی خۆتان دێنەوەڵ ئەگەر ناڕۆژێک دێت دکتۆر بە ئیجباری دەدانێرێتەوە.